ئەزیزانم سڵاتان لەبێ و ئێوارەتان باش، هیوادارم ڕۆژێکی خۆشتان بەسەر بردبێت و تەندروست باش بن. ئەزیزان، پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە پانۆرامای پرۆگرامەکانی ئەم هەفتەیەمان. نووسەرێکی خۆشەویستمان بانگشتی ستۆدیۆ کردووە کە بەڕێزیان ئەبوو بەکر محەممەد حاجیە ناسراوە بە مەلا شاخی و ڕەنگە زۆر بمان کتێبەکانیمان بەرچاوکەوتبێ و خوێندبێتمانەوە بیناسین کە بەڕێزیان نووسەر و پێشمەرگەی دێرینە لە دووتیۆی بە دوو کتێبدا باز لە پارتیزانەکانی دوای ئەنفال دەکات. کاک مەلا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. کاک مەلا، ئەمانەیە بزانین پارتیزانی خۆی چییە و دوای ئەوە جیاوازی شەڕی پارتیزانی لەگەڵ شەڕی دیکەیە چییە؟ خۆی دوو جۆر شەڕی پارتیزانی هەیە. ئەو خەباتی درێژخایەنی گەلی کوردستان لە شۆڕشەکانی کووردا جاری وا هەیە بە پارتیزانی بە خەباتی پارتیزانی ناوەبرێ، بەڵام لە ڕاستیە شەڕی پارتیزانی بریتیە لە شەڕی نێوان هێزێکی گەورە و پۆشتە و پرچەک بەرامبەر بە هێزێکی بە چەند پارتیزانێک و چەند دەستە و گروپێک کە وەک لە دوای ئەنفالەکان لە کوردستانی خۆماندا ڕوویاندا. دیارە جیاوازی شەڕی پارتیزانی لەگەڵ شەڕی بەرگری میلی لەگەڵ شەڕی شۆڕژێڕانەی چەکداری لە شۆڕشی چەکداری کوردستاندا چەند جارێک ڕوویان داوە، بەڵام ئەوەی کە ئێمە لەم کتێبەیە ویستومانە باسی بکەین، باسی ئەو پارتیزانانە ئەەکەین کە لە دوای کاورکردنی کوردستان لە دوای هەر هەشت خۆناغەکەی ئەنفال لە کوردستان هاتنەوە مەیدان و بڕیاریاندا کە کۆڵ نەدەن و درێژە بە خەباتی پارتیزانی بدەن. دیارە ئەو کاتە هەلومەرجەکە جیا بوو، هەلومەرجێکی نوێ بوو، ئەوان توانیان سوود لە ئەزمموی خەباتی پارتیزانی گەلانی جیهان وەرگرن، بۆ نمونە لە سەرکردەی پارتیزانی جیهانی جیڤارا و هەروەها ماوسیتۆنگ و هەروەها پێشترش باگراوەندی ئەویان هەبوو. زۆربەی پێشمەرگە پارتیزانەکان لە سەردەمی شۆڕشدا هەمیشە ئەو ئەدەبیات و بەڵاوکراوانەی خەباتی پارتیزانی گەلانیان کەواتە پارتیزانی ئەو پارتیزانی گەلان کە باست کرد کاریگەری لەسەر پارتیزانەکانی کوردیش هەبووە. بەتاکید ئێمە خۆمان پێشمەرگە و پارتیزان بووین لە سەردەمی کۆمەڵا، لە سەردەمی خەباتی درێژخایەنی شۆڕشێنەی گەلەکەمان بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە سوودمان لەو کتێب و لەو بەڵاوکرا و نامرکانە ئەبینی کە باسی لە خەباتی پارتیزانی لە ئیسپانیا، لە چین، لە سین، لە رووسیا، لە فەڵەستین، لە هەموو وڵاتانی دنیا کە خەباتی پارتیزانی لە هەر شوێنێک بوونی هەبوو بێ، پارتیزانەکانی کوردستان یا پێشمەرگەی کوردستان هەوڵی ئەدا کە ئەو ئەدەبیاتانە بخوێنێتەوە و بیرروباوەڕی خۆی پێ جۆش و خۆش بداتەوە. باشە، کەواتە پێمان بڵێ ئامانجی پارتیزانی لە دوای هەشت قۆناغەکەی ئەنفال چی بوو و چەند ساڵیشی خایەند؟ دوای ئەنفال ئێمە دوو جۆر پارتیزانمان هەبوو. جۆرێکیان ئەو پارتیزانانە بوون کە لە گەرمیان و لە قەراخ و لە شارباژێر و لە پیرەمەگرون و لە دەشتی کەرکووک و لە شوێنەکانی تر مانەوە درێژیان بە خەباتدا بۆ ماوەی 3 مانگ بە پارتیزانی مانەوە. ئەمانە جۆرێکن لە پارتیزانەکانی دوای ئەنفال. جۆری دووەم ئەو پارتیزانانن کە لە قاسمەڕەش و زەڵێ و ناوزەنگەوە بە ڕێنمایی و بە بڕیاری بەرنامە بۆ داڕێژرا و لە زەڵێ و ناوزەنگ و قاسمەڕەشەوە بە چەند ڕەتڵێک بە ناوی پارتیزانەکان ئاراستە کران و هاتنەوە خوارەوە بۆ گەرمیان، بۆ شارە زوور، بۆ قەرەداغ، بۆ شارباژێر، بۆ منتیقەی باڵەکایەتی و سۆران و خۆشناوەتی و دەشتی هەولێر و تەنانەت بۆ نێزیکی کەرکووکش.
چەند گەنجێکی بەتوانە توانیوانە کە ئەم گروپە دابمەزرێنن کە ئەم گروپە بە ماوەی 2 ساڵە دەست بەکار بە و هەروە دەستی بەکار و چالاکی هونەرەکانی خۆی کردووە. بۆی پێمان خۆش بوو ئەمڕۆ زیاتر بەکار و چالاکی هونەرەکانی ئەم گروپە ئاشنابینەوە هەروە بابزانین کە پلانی ئەوان چییە بۆ داهاتوو. میوانەکانم کاک شەهاب ئەحمەد فەیلی کە وەکو بەڕێوەبەری گروپەکە بەخێر بێیت کاک شەهاب، و هەروە کاک حەمە پێنجۆنی وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندنی گروپەکە کە هەردووکیان لەم گروپە دەست بەکار بوون. بەخێر بێیت کاک حەمە، سەرچاوانمان. سەرەتا دەستخۆشی بەنامەکەتان لێکم، دەستخۆشی لە برادرانی پشتی کامێراکەم بەڕاستی زۆر ماندووم، خۆم لە پشتی بە کامێرەیشم کرووەزانم چەنە ماندوو نەناسانە کارەکەن. دەستەکانتان خۆش، بەخێر بن سەر چاوانمان، زۆر خۆشحاڵ بووین. دیارە گروپی هونەری بارانۆک و ئاماژەم پێکرد کە تەمەنێکی کەمی هەیە بەڵام کار و چالاکی باشتان کردووە. کاک شەهاب بێمە لای تۆ و بەڕێوەبەری گروپەکە، یەکەم جار چۆن بڕیارتانە کە گروپێکی لەو شێوە دابمەزرێن؟ وەگە زانین کە دروستکردنی گروپ و هەروە دامەزراندن و بە هەمان شێوە کە کۆکردنەوەی ئەندامی باش لە گروپەکە کارێکی قورسە، کارێکی ئەوەنە ئاسان نییە. چۆن سەرەتا دەستان پێکرد؟ ساتەوە سپاس بۆ کامەجوانەکان، سپاس بۆ ئەم میوانداریە. سەرەتاوە ئێمە 3-4 هاورێک بووین کە لە زانکۆ دانیشت بووین، هەر خەریکی ئیش هونەرشت بووین، ئیتر وردە خەریکی زیادکردنی ئەندامەکان بووین، وەکو بڵین ناسی نوشت لەرێ بادەر و هاورێەوە. ئیتر کاک حەمەم ناسی بە سوڵفە و بەریانمانە ئەم گروپێک دروستکەین، بەڵام لەسەر ناوەکەیشە جارم مابووی کە وەکو ڕسمی دامەمەزرێت. ئیتر دوای ئەوە ئەنداممان زۆر بوو، بریاماندا کە گروپەکە دابمەزرێت و ناوەکەش باران بێت. پێشتر ئاماژە پێکرد کە تەنها خۆتان 3 ئەندامون، یەکەم بەڵێ 3 ئەندامون وەکو هاورێ بووین، پێکەوە ئیشمانە کرد لە زانکۆی من خۆم لە زانکۆی جیهان بووم، لەوێ زیاتر کاڵوچاکەمان کرد. دوایەوە حەزمان کرد گروپەکە فراوانتر بێت و ئیشەکانمان زۆرتر بێت. زۆر باشە. کاک حەمە خۆت بەدەر لەوەی کە کاری فۆتۆگرافەریە کە بێگومان هەردووتان کە خەریکی کاریکەن سەرەڕای کار و چالاکیەکانی گروپەکە، چۆن هەریتە ناو گروپەکەوە یاخۆت چۆن لەگەڵ کاک شەهابە بڕیارتانە کە گروپێکی لەو شێوە دابمەزرێن؟ ئایا قورس نەبوو بۆ ئێوە وەکو سەرەتای دەستپێکردنی ئەم بە کار و چالاکیەکانی ئەم گروپە؟ وەکو سەرەتا دەستپێکردن بەڵێ قورس بوو. من کاک شەهاب ناسی وتی 3 ئەندامی 3 نەفەرین هەساوین بۆی کار و چالاکی بکەین بێکەوە. منیش لەگەڵ وتم منیش ئەمەوێ بەشدارم. دوایەوە هەڵسان قسەمان کە لە سەرینەکە گروپەکە وتمان گروپێ دامەزرێنین لە یەکەم ڕۆژی پاییزدا گروپەکەمان کرد بە ڕسمی و ناوی بارانمان لێ. باشە، گروپێکی خۆبەخشن، بەڵام بێگومان بەڕێوەبردننی کار و چالاکی پێویستی بە بڕەپارەیەک هەیە، پێویستی بە پاڵپشتیەک هەیە بۆ بەڕێوەبردننی کار و چالاکیەکان. چۆن کارەکانتان ڕێک ئەخەن؟ مادەم خۆبەخشە کەس نییە سەپۆرتان کە، بەڵام کارەکانتان چۆنەکەن بە شێوەیەکی گشتی؟ عادەتەن کە هەر ئیشەکە بە بڕێپارێکی تیا سەف بکرێت بۆ پێشانگاکە، بۆ ڕێخستنی هەر پێشانگایەک هەڵمانداوە کەمترین پارە لەسەر ئەستۆی خۆمان ئەو پێشانگاکە بکەنەوە، یعنی لەسەر ئەستۆی خۆمان و ئەندامەکانە. تا ئێستا وەکو بە حکمەوەی کە سپۆنسەر نەبووە سپۆنسەرمان کات، هەمووی لە گرفانی خۆمان ئەوەمان ڕێخستووە. باشە، تەنها لە گرفانی خۆتان کار و چالاکیەکانتان کردووە بەکۆی گشتی هەتاکو ئێستا لە ماوەی ئەو 2 ساڵێکە گروپەکە دەست بەکار بووە. چەند چالاکیتان کردووەکو کردنەوەی پێشانگا؟ وەکو پێشانگای گروپ 2 پێشانگامان هەبوو، بێژگە لەوەیشە پێش مانگێک لە 26 و 27 مانگ بەشداریمان کرد لە پێشانگای سەرەتای پاییز، لە 27 و 26 مانگی ڕابردووە 8 ئەندامی گروپی خۆماش لەو چالاکیە بەشدار بوو. کاک سەروەر، ئەمە یەک سەرەتا باس لەوە بکەین بۆچی فەرهەنگی زاراوەکان لە 3 بەش پێک هاتووە، یاسایی و ئابووری و ڕامیاری. بەڵێ، سەرەتا زۆر سوپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان بۆم دەرفەتە کە من نەتوانم باسی کتێبەکەم بکەم. زۆر سوپاس. ئەلبەتە فەرهەنگی زاراوەکان بۆ من کە 3 بەشە بەڕاستی لێت نەشارمەوە، هەر زۆر بە سادەیی پێت بڵێم. من پڕبەدڵ حەزمەکە 3 کتێبی جیاواز بووە، بەڵام لەبەر تێچوون و تەکالفی زۆری ئەوەی کە لە بواری چاپ و ئەوانەیە شارەزایە زانێت کە بەڕاستیەکە بیکەی بە 3 کتێب ئەلبەتە تێچوونی زۆری، بەڵام بۆ من ینی دوای ئەوەی کە
گەڕانێکی زۆرم کردووە بەس بەو کتێبخانانەی کە هەبوو لە شارە و بەبستم بستەیمانە بۆ من بەڕاستی جێی تێبینی بووکەوە بوو کە فەرهەنگێکی یاسایی لەم جۆرەی کە من کردومە دەوڵەمەند بەم بابەتانە نەبووە. ئەلبەتە بۆ من هەم جێی پرسیار بوو کە بۆ تا ئێستا لەم جۆرە نەکراوە و دواتر و بەشی ڕامیاریەکانیش کە لە بازار ڕاهبوو بڵین ئەوەی کە سیاسیەکان زۆرێک لە برادرانی پێش من کردویانە بە سوپاسەوە کە من بۆ خۆشم لەمەیە هەندێکیان لەو بابەتانم کە دەستکەوتو کردمە بەسەرچاوە توانم بڵم زۆرینەیانم کڕۆ بەسەرچاوە لەو فەرهەنگە سیاسیانی کە هەبووە. بەشە ئابوووریەکەشی ئەلبەتە ئەویش هەبووە بەڵام زەمنێکی زۆری بەسەراچووە یعنی فەرهەنگی ئابووری هەبوو لە بازاڕە بەڵام ئەویش بڵین زیاتر لە 8 ساڵ 7 ساڵ بۆن ئەوەنەی بەسەراچووە ئەگەر من بڵین ئەگەر زیاتریش نەبوو بێ بۆ من فەرهەنگی یاساییەکە بۆ من زۆر ئەوە بوو کە من گرنگیشی تایبەتیم پێە ئەوش لە بەرخاتەوەی کە خۆم تەلەبەی قانونم لە پۆلی یەک لە جامیعە بەڕاستی هەموو کەس کە وەرەگیرێ لە کۆلێجێک حەزەکا بزانێ مادەکانی چییە خوێنن بۆنە ساڵی یەکەم چییە دووەم چییە سێم بەڵێ بەرچاوڕوونی چێ بێ ئەنی من بەڕاستی دواتر هانام بر بۆ ئامۆزا و پورزا و بۆن ئەوانەی کە محامی بوون ئەو بەڕێزانی کە خزمی من بوون یان هەندی هاوڕێی برادرم بۆی بزانم یاسایم بزانم چی ئەخوێنم منهەجەکانم چین بەڵام من وام نەکرد لە ئێستا منوتم با من کەواتە ئەگەر خەڵکێک ئەم دەرفەتەی نەبێ ئەبێ عنی ئەو چۆن تێبگا منوتم نەخێرە بێ شتێ بکەم بۆ دوای خۆم کە هەندێک لەو هاوڕێ و خوێندکار و برادرانی کە لە خوازیاری خوێندنی یاسان بۆی بتوان شتێکیان هەبێ کە منهەجی بێ کە بزانن یعنی لایانی کەم سەقافی هەم یاساییان زیاتر بکەن و هەم بشزانن لە ساڵانی ئایندەیە چیە خوێنن کەواتە ئەومان سەگاجێکی پرسیارە چگە لە خوێندکارانی یاسا کی کە سوود لە ئەم فەرهەنگە وەرەگرێت من ئەگەر بەس باسی بەشە یاساییەکەم بکەم ببوورەمێ ئەو نەتاو بکەم جوای پرسیارەکەی ترش بەمەوە دواتر من ئەمەم کە کۆ کردوتەوە لە پۆلی یەشی زانکۆمانەوە هەتا وەکو پۆلی 5 زایدەن ئەو سەرچاوانی مامۆستا بەڕێزەکانم کە بە سوپاسەوە دەرزیان بە من وتووە هەمویان هاوکاری ئەوەیان کردوم بۆ نمونە بەحسی ماستەریان یان بۆ نامەی دکتۆراکەیان ناوە بە من ئەوەی کە هەیان بڵێن چاپی کردبێ یاوێتی بە من و منیان پێشنیاری زاراوی تری بۆ کڕم کە بیکەمە ناوە من کردومە ئەمە بۆچی ئەمە تەنها بۆ خوێندکارانی یاسانیە بۆ هەموو کەس هەر کەسێک سەقافی یاسایی هەبێ پێم وابێ کەمتر هەڵاکە پێم وابێ ئاشتی کۆمەڵایەتی زیاتر بەدیێنرێ پێم وابێ هەر زۆر خۆشە لە مەجلیسێکا دانیشی تۆ بزانی بۆ نمونە عەفوی عام چییە عەفوی خاص چییە بۆ نەبزانی جەرایمی غێر عەمدی چییە جەریمەی عەمدی چی ینی زۆر لە بابەتی نەزانی بەشێک بزانێ تۆ لایانی کەم من ئەتوانم بڵێم بۆ ئەم یاسایان طبعا من وام کردووە لە هەر یەکە و لە کتێب و لەوە هێناومە بەڵام لەبری من کۆکردنەوە ئامادەکردن نەک نووسینی خۆم بێ بۆیە کە من ئەمانم کۆکر و ئامادەم کردووە لە بەرخاتری کە من شتەکەمەکە بم بە خوێندکار شتەکەمەکە بم بە خەڵک کە تۆ مەیزانی کە تر دوایەوە تۆ ڕغبەتی خۆیەتی ئەڕواتە ناو قوڵایەکەیان زیاتر من بۆ بەشە ئابوووریەکەی من پێشتر زانکۆی سلەیمانیم تەواو کردووە بەشی ژمێریاری بە سوپاسەوە بۆ ڕاگری کۆلێجەکەم کە دکتۆرە بەسیرە بووە بە سوپاسەوە کە هاوکاری کردوم بۆ ئەو بەشە لەو بەشەیە من بە پێشنیاری ئەو لەگەڵ ئەو سەرچاوانی کە بەردەست بووە ئەویش لە ژمێریاری لە بانک لە مارکێتین لە ئابووری هەمووی ناوناوە ئابووری و چەمکەکانم کۆکرۆ کە 173 چەمکە. باسمان لە کتێبەکە کرد ئەمەی ئەو پرسیارش بکەم کە بێگومان لەو سەردامانەدا هەندێک لە نووسەران هەبوون کە بەنای خوازراوە نووسینەکانی خۆیان بڵاو کردوتەوە ئەمەش خۆی لە خۆیان قورس نەبووە بۆ تۆ تاچەند ینی گەڕانە کردبەوەی کە ناوی ڕاستەقینەی ئەم نووسەرانە بدۆزیتەوە ژیان نامەیان چۆن بووە بەڵێ دیارە لە چوارچێوەی کتێبەکە ئاماژەیان پێکراوە بە تابەتی لە قۆناغی هەفتاکان و هەشتاکان تاوەکو ساڵی 91 ژمارەیەک نووسەرمان هەیە ئەوانەی کە کاتی خۆی لە شاغ بوون لە دەبیاتی شاخ کاریان کردو بە تابەتی لە ڕۆژنامە گۆڤار و بڵاوکراوەکان تەنانەت لە کتێبیشدا کە بە ناوی خوازراوی جیازیا بابەتیان بڵاو کردوتەوە ئێستا لە چوارچێوەی ئەو کتێبەدا ژمارەیەکی زۆری بابەت و ناو کە کاتی خۆی بەڕاستی هیچ ناوی ڕاستەقینەیان لەسەر نەبووە بە حکمی ئەوەی کە ئەو کات حکوومەتی عێراقی تعقیبی ئەو کەسانەی کردووە
کە لە شاخ بابەتیان بڵاو کردێتەوە لەو ڕۆژنامە گۆڤارانەی کە دەستیان کەوتووە. ئێمە لەو کتێبەدا ئاماژەمان بە هەموو ئەوەی کردەوە بۆ ئێستا ئێمە کۆمەڵەمان هەیە بڵاوکراوی کۆمەڵەمان هەیە لە شاخ بۆ نووسەرمان هەیە کە لەوێ نووسیوەتی ئێستا لێرەدا ئاماژەی پێکردووە و هەروەها بۆم نە قندیلمان هەیە گۆڤاری قندیلمان هەیە نووسەرمان هەیە کە لەوێدا ئاماژەی پێکردووە بە چ ناوێک نووسیوەتی بابەتەکان کامانن ئەنی زۆر شت هەیە زۆر ناوی خوازراو هەیە بەڕاستی کە کات خۆی لە ڕۆژنامە گۆڤارەکان حتا تەنانەت لە هەندێک ڕۆژنامە گۆڤاری تریشمان هەیە کە بەناوی خوازراوە نووسیویانە لەو کتێبە ئاماژەیان بەوە کردووە کە ئەو بابەتانە کامانە هی ئەون بە چ ناوێکەوە نووسیویانە ناوەکەشیان ئاماژە پێکردون ناوی ڕۆژنامە گۆڤارەکانیشیان هێناوە. زۆر باشە. ئەی ڕێژەی ژنانی نووسەر خانمانی نووسەر لە نێوان ئەو ساڵانەدا چۆن یاخود چەندێکی لەم کتێبەیە بڵێن خانمانی نووسەری تیا باز لە ژیان و بەرهەمەکانی ئەوانی شکات. بەڵێ دیارە بەڕاستی ئافرەتۆکو بەشێک لە کۆمەڵگەی کوردی و بەشێک لە بواری ڕووناکبیری کوردی لە ناوچەکەی ئێمەشدا بەڕاستی چەند ژمارێکمانێ هەرچەندە ژمارەکە کەمە ئەوەی کە من لێرەدا ئاماژەم پێکردو تەنها سێ خوشکمان هەیە کە کەژاڵخانێکێکە لەوانە وفاتی کردو و ژمارێکی زۆر بەرهەمبوو نووسین و شعر و بڵاوکراوی هەیە و بۆ چەندی زمانیش تەرجەمە کراوە هەروەها سارە خانمان هەیە کەویش بەرهەمی هەیە هەروە نسرین خانمان هەیە کە لە فارسیەوە تەرجەمە دەکا کە ئەو دوانە ئێستا لە ژیاندان و بەرهەمیان هەیە کە ئەوش جێگی خۆشحاڵی بەڕاستی ڕەنگە نووسری تریشمان هەبێ ئەوەی کە بەردەستی ئێمە کەوتەوە ئێمە بردواداچین و دۆزیمانەتەوە لە کتێبەکەدا ئاماژە بەو سێ خاتوو نەکراوە. بێکمان ناوچە ژمارەکە لەمە زیاتریش بێواتە خانمانی لە ئێستاە تەسەوڕ لە ناوچەی پشدەر تەسەوڕ دەکەم وەکو بواری ڕۆژنامەوانی بەڵێ بەڵام وەکو بواری نووسین و کتێب ئەوەی کە ئێمە دۆزیمانەتەوەی ئێمە بەردەستمان کەوتوە تەنها ئەوانە. زۆر باشە. بە شێوەیەکی گشتی کاک مۆفەق بەرهەمەکانی ئەم نووسەرانە چین؟ ئایا بۆ نمونە هەمیان شاعیرن یاخود هەرێکە و دەربارەی بابەتی جیاجە و هەروە نووسینی جیاجیان هەبووە لەو سەردەمانەدا هەتاکو کۆتایی 2014. دیارە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ نوێپێشینەیەکی زوو بۆ نووسەرەکان بەشێکیان بابەتی ئاینین کۆنەکان بەرەبەرە بابەتی سیاسی اینجا ئەدەبیات و بەشێک لە نووسەرەکان بواری فکر و فەلسەفە بۆ نمونە ئێستا یەکەمین کتێبی کوردی لە ساڵی 70 لەسەر فەلسەفە کە زانکۆ سلێمانی چاپی کردو کتێبەکەی دکتۆر کەمال میرادلیە کە دەکرێت بڵین باوکی فەلسەفەی کوردی بەڕاستی وەکو کتێب ئەوە بۆ نمونە لە بواری بیبلیۆگرافیا کاکبوارمان هەیە بوار نورەدین کە بەڕاستی خزمەتێکی گەورەی بواری بیبلیۆگرافیا و بواری بیبلیۆگرافیستی کردووە خزمەتێکی زۆری کردو بەرهەمێکی زۆری خستۆتە کتێبخانەی کوردی بواری فۆلکلۆرمان هەیە بن مامۆستا ئارارات بواری مامۆستا زیاد محەممەدەمین خاڵی خۆش بوو هەروەها بواری ئاینیمان هەیە بۆ مامۆستا عەلی باپیر کە بەرهەمێکی زۆری ئەویش خەڵکی ئەو ناوچەیە زۆرترین بەرهەمیشی هەیە و بواری مێژووی بواری بیرەوەری بواری چیرۆک بواری پەخشان شعر هەروەها لێکۆڵینەوە لێکۆڵنەوەی مێژووی لێکۆڵنەوەی سیاسی لێکۆڵنەوەی کۆمەڵایەتی هەروەها و چەندین بواری تر بەڕاستی ینی بواری مەرگە ساتەکان نووسەرمانەیە تەنها لەسەر مەرگە ساتەکان دەنووسێ بواری جوگرافی نووسەرمان هەیە کە گرنگی تەنها زیاتر بە بواری جوگرافی داوە و چەندین بواری تریش بەڕاستی ینی بواری تەنس ینی نووسەرمان هەیە زێ خۆشحاڵیە ئەو بابەتەی کە زۆر پەراوێز خراوە لە بواری تەنس خزمەتێکی زۆری کردو و بەرهەمیشی هەیە و هەشمانە تەنها گرنگی بە بواری ڕۆمان و وەرجێڕانی ڕۆمان داوە و نووسەرمان هەیە تەنها گرنگی بە شعر داوە و نووسەرمان هەیە بۆ نمونە هەمانە تەنها احتیمامی بە بواری مێژووی زارەکی و تاریخی شەفەیی و هەروەها هەمانە تەنها گرنگی بە بواری فۆلکلۆر داوە ئەوانەمان هەیە ینی جۆرا و جۆرن بەڕاستی جیاجیان هەمە چەشتن هەمە لایەنن زۆر ورد بۆتەوە و شۆڕ بۆتەوە بۆ هەموو لایەنەکانی ژیانی کۆمەڵگەی کوردی. ئەمانێت وەکو بەرچاو ڕوونیەک بۆ بینەرانمان باز لەوە بکەین بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری چەمچەماڵ لە ساڵی چەندەوە دامەزراوە. بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری چەمچەماڵ پێشتر فەرمانگەیەک بووە ماڵبەندی ڕۆشنبیری چەمچەماڵ سەر بە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری کەرکووکی ئەو کات لە ساڵی 1994ەوە لە قەزای چەمچەماڵ بە فەرمی دامەزراوە. پێشتریش وەکو ناوەندی وەرزش و لاوان لە ساڵی 1970ەوە دامەزراوە هەتا 91 قۆناغێکی جیابوو و دواتر لە ساڵی 91 بۆ 1994 ئەو فترێ زیاتر کۆمەڵی هونەرە جوانەکان لە چەمچەماڵ بە کار و چالاکیەکان هەسابوون دواتر لە ساڵی 1994 ئاماژەم پێکرد بە فەرمی دامەزراوە. بەڵێ کاک بەختیار کار و چالاکیەکانی بەگشتی چین زیاتر لە بەڕێوەبەرایەتیەکەتان؟ بەڵێ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و لاوان
نوێنەراتی وەزارەتی ڕۆشنبیریەکە ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ نوێنەراتی وەزارەتی ڕۆشنبیری لاوانەکە لە سەرانسەری هەرێمی کوردستانەکە و بەڕێبەراتیانە دروست بووە بەڕێبەراتیەکەی ئێمەش ئەو کار و چالاکیانەیە کە بەپێی ڕێنمایەکان و بەپێی ئەرک و بەرپرسیارەتەکان بۆمان دیاری کراوە لە سنووری قەزای چەمچەماڵە ئەمە کارە چالێکەکانمان بەردەوامی پێ ئەدەین دابشکاریمان کردووە بەسەر وەرزەکاندا لە وەرزەکاندا کار و چالاکیمان ئێمە زیاتر لە مانگی دوودا پێشتر دیداریە دەبیمان ئەنجامداوە لە مانگی سێدا بەبوونی ڕۆژی جیهانی شانۆوە فیستیڤاڵی شانۆ یاخود نمایشی شانۆمان ئەنجامداوە لە 27 سێ بە تایبەتی لە مانگی چوار بەبوونی یادیان فالۆمە بەشداریە و یادانەمان کرۆ بە چالاکی و نەری و ڕۆشنبیریەکانمان و یاخود نمایشکردنی فیلم لە سەرجینۆ سایدوانفال لە مانگەکانی کەش بەپێی ئەو وەرزانەدا بەشکراوە کار و چالاکیەکان ئەنجامەدەین و کار و چالاکی شانۆمان هەیە میوزیکمان هەیە شێوەکاریمان هەیە کۆڕی شعریمان هەیە سیمیناراتمان هەیە ناساندنی کتێبمان کردووە و بەردەوام لەو کار و چالاکیانەدا بووینە هەتا ئەم دەقێش هیوای سەرکەوتن تا بۆ خوازین دیارترینیان لەو کار و چالاکیانەی کە ئەکرێت ئەمێت پرسیاری لەسەر بکەمەوەیە کە فیستیڤاڵی شانۆی قەزاکانەکە لە چەمچەماڵ ئەکرێت باسێکی ئەوەمان بووکەی بە کورتی بۆچی قەزای چەمچەماڵ هەڵبژێردراوە گرنگەکەی لە چیایە کە ساڵانە فیستیڤاڵە لێ ئەنجامەدرێ بەڵێ لە ساڵی 2010 لە بەڕێبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە پارێزگای سلێمانی سەرجەم بەڕێبەراتی هونەریەکان ڕۆشنبیری و هونەرەکان کۆکرانەوە کە فیستیڤاڵەکان دابشکران بەپێی تایبەتمەندێتی ناوچەکەەوە بەپێی توانایی ئەو بەڕێبەراتیە کە هەیە فیستیڤاڵەکان دابشکران لەو کاتەدا فیستیڤاڵی شانۆی قەزاکان بۆ چەمچەماڵ دانرا بە حکمی ئەوەی کە چەمچەماڵ لە ڕابردوودا مێژوویەکی ڕنگینی هەیە لە شانۆ مێژوویەکی دوور و درێژی هەیە کە ساڵانە بەشداری سەرجەم فیستیڤاڵەکانی هەرێمی کوردستانی کردووە ئەو کاتش بە تایبەتی فیستیڤاڵی کەسانی زۆر بە توانای تێدایە بێگومان ئەو کاتانش کە فیستیڤاڵی کەرکووک ئەنجام درراوە ساڵانی ڕابردوو لە بڵی پێش 2023 کەرکووکی ئەو کات کە ئێستا گەرمیانە چەمچەماڵ داینەمەوەی ئەو فیستیڤاڵە بۆ هەموو ساڵ ئەگەر یەکەمی فیستیڤاڵ نەبوو بێ دووەم تا سێم بۆ لەوە کەمتری بەرهەمی نەبووە یاخود بەرهەمەکانی ئەنجامی لەوە کەمتری نەبووە لە بەڕەچاوکردنی لەبەرەوەی کە فیستیڤاڵەکە لە نێو قەزای چەمچەماڵە بۆ ئەم توانایە و ینی خۆشەویستێکی زیاتر یاخود چی بووەمەندان شانۆکاران بۆ زیاتر چونکە فیستیڤاڵی کەرکووک سەرجەمی لە قەزای چەمچەماڵ ئەنجام نەدراوە فیستیڤاڵێکی دەوری بوو هەر ساڵی لە شوێنێکی پارێزگای کەرکووک ئەنجام درراوە لە دەربەنی خان بۆ لە کفری بۆ لە کەلار بووە لە چەمچەماڵیش بووە کاک بەختیار هەڵبژاردننی چەمچەماڵ بۆ ئەنجامدانی ئەو چالاکیانە قرس نەبوو بۆ سەر بەڕێوەبەرایەتیەکانتان چونکە ئێوە قەزاکان ڕوودەکەنە شاری قەزای چەمچەماڵ لەگەڵەوەدا پێویستیان بە شوێنیمانەوەیە پێویستیان بە خزمەتی زیاترە ئایامان هیچ گرفتێکی بۆ ئێوە دروستە کرد بێگومان لە ڕووی هونەریەوە قرس نەبوو لەبەرەوەی ئێمە ئاماژەمان پێکردەوە خۆتش ئاماژەت پێکرد کە ئێمە هونەرمەندی باشە بۆ لە چەمچەماڵدا کەسی باشە بۆ بەتوانابوونا بەڵام لە ڕووی ئیداریەوە گرفتی زۆر دروست کرد قورسیش بوو یەکەم گرفتیەوە کە ئاماژەت پێکرد شوێنی مانۆنیە لە چەمچەماڵ تێلێک تا ئێستا نیە لە چەمچەماڵەکە تۆ بتوانی بەکرێ بگری یاخود ئەو بە سپۆنسەری بداتێ و کە میوانەکان لێ بحەوێنەوە ئێمە ئەو کاتش کە ئەو فیستیڤاڵەمان وەگەر شانماندایەبەری بەشی ناوخۆیەکانمان هەڵبژارد بەشی ناوخۆیەکانی زانکۆی چەرم و کاوکات گەشتا زانکۆ نەبوو کۆرەژی پەروەردە بوو لە چەمچەماڵ میوانەکان لە بەشی ناوخۆیەمانەوە دەمێت لە سەرەتادا ئاماژە بۆ بکەم کە ئێمە ئەمڕۆ پرۆگرامەکە لە نێو ستۆدیۆی ئێواری ئەمڕۆی گەلی کوردستان پێشکەش ناکەین بەڵکو هاتوونەتە نێو یەکێک لە ستۆدیۆ زۆر جوانەکانی تەلەڤیزیۆنی ئاسمانی پەروەردەیی دیارە ئەم تەلەڤیزیۆنە ساڵانێکی زۆرە خزمەت دەکات لە بواری پەروەردە لە ئێستادا بۆتە مینبەر و شانۆیەکی زۆر گرنگ بۆ پەروەردە دەمەوێت گفتگۆ بکەم سەبارەت بۆ پرۆژە و کار و چالاکیانەی کە لەم تەلەڤیزیۆنەوە پەخش دەکرێت بە میوانداری زۆر بەڕێز دڵبەند مستەفا بەڕێوەبەری گشتی تەلەڤیزیۆنی پەروەردەی و هاوکات لەگەڵ بەڕێز مامۆستا ئومێد عەلی وەکو سەرپەرشتەر و شارەزای بواری پەروەردە لەگەڵمان ئامادە دەبێت دەمەوێت لە سەرەتای گفتگۆکانماندا بێمەلای کاک دڵبەند سلااوت لێبێ و دڵخۆشم لە پرۆگرامەکەمی با سەرەتا بۆ دەست پێ بکەین دامەزراندنی کەناڵی پەروەردەی کەی و چۆن بوو بەڵێ تەلەڤیزیۆنی پەروەردەی ساڵی 2002 لە شاری سلەیمانی لە سەردەستی ژمارەیەک کەسانی شارەزای بواری پەروەردە و بواری هونەری و تەنانەت ڕاگەیاندنیش دامەزراوە
کە ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان ئیداری سلێمانی بیری لەوە کردبەوە کە دەستگایەک مینبەرێک بۆ پاڵپشتیکردنی پرۆسی پەروەردە و فێرکردن لە شاری سلێمانیدا بمەزرێ بێگومان نمونی تەلەڤیزۆنی پەروەردەی لە وڵاتانی چواردە و تەنانەت لە عێراقیش بوونی هەیە بۆیە بیرۆکەی ئەم تەلەڤیزۆنە لە لای ژمارەیەک لەو کەسە بەڕێزانە دروست بوو و تەلەڤیزۆنی پەروەردەیان دامەزراند تەلەڤیزۆنی پەروەردە لە ساڵی 2002 لە شاری سلێمانی پەخشی بەرنامەکانی خۆی بڵاوکاتەوە سەرەتا لە تەنها شاری سلێمانی بوو دواتر وردە وردە پەخشە پەری پێدراوە گەیشتە شاری کەرکووک دواتر وردە وردە پەری پێدراوە تاوەکو زۆر لە شوێنەکانی کوردستان وەریگرتووە لە ساڵی 2013 گۆڕانکاریە کرا لە سیستمی پەخشی تەلەڤیزۆن و سیستمی کارکردنی تەلەڤیزۆن توانرا لە ساڵی 2013 سەرەتای ساڵی 2014ەوە لە بەسواسەوە لە کۆمپانیای میکس میدیا توانیمان تەلەڤیزۆنەکە ئەو کات بکەینە تەلەڤیزۆنێکی سەرتاسەری بەهۆی ئەو کۆمپانیا بەڕێزەوە کە تاوەکو ئەمڕۆ شەرپەخشی بەرنامەکانی تەلەڤیزۆنی پەروەردەی بڵاوە کاتەوە بەبێ بەرامبەر بەڕاستی دواتر تەلەڤیزۆنەکە چەندین هەنگاوی تری گرنگجینا بەکردنەوەی ستۆدیۆ لە شاری هەولێر هەولێر مرکزی وەزارەتی پەروەردە لە هەولێرە سۆدیوشی باش کە ژمارەی کەسی باش لەوێ کارەکەن دواتر و لەگەڵ دەست بەکاربوونی وەزیری ئێستای پەروەردە بیر لەوە کرایەوە کە ئەم تەلەڤیزۆنە زیاتر گرنگی پێبیرێ ئەوە بوو لە کۆتایی ساڵی 2019 بە تایبەت لە مانگی 12 تەلەڤیزۆنەکەمان بوو بە کەناڵێکی HD لەسەر هەموو سیستەمە ناوخۆیەکانی کەناڵە ناوخۆیەکان لە HD بۆکس و ئایستار و بێکومان هەر لە بیکس میدیا خۆی مایەوە تەلەڤیزۆنەکە کارەکانی خۆی کرد لەگەڵ هاتنی پەتای کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا و بوونی کەرنتینە و داخستنی دەرگای قوتابخانەکان ئەرکەکە زیای کرد لەسەر ئێمە بەڕاستی ئەوە بوو وەزارەتی پەروەردە بیری لەوە کردەوە چۆن وا بکات ئەم تەلەڤیزۆنە هەموو کەسێک لە ماڵەوە بتوانێت زۆر بە ئاسانی سوودی لێ ببینێ وەزارەتی پەروەردە پرۆژەیەکی تۆکمەی باشی پێشکەشی ڕێخای یونیسێف کرد ڕێخای یونیسێف بە سوپاسەوە پرۆژەکەیان قوبوڵ کرد و کەناڵەکە بوو بە کەناڵێکی ئاسمانی ئێستا تەلەڤیزۆنی پەروەردەی کەناڵێکی ئاسمانیە لەسەر مانگی دەستکردی نایلسات 24 ساعتی بەردەوام بەرنامەکانی پەخشن دەستەکانت خۆش بێ وەڵا ئەمێ ئاماژە بۆ بکەم کە زۆر بەڕێز دڵبەن مستەفا لە ساڵانی ڕابردوودا وەکو بەڕێوەبەری هونەری لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان کاری کردو خۆشبەختانە ئێستا وەکو بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەروەردە لێرە میوانە بابزانم کاک دڵبەن لە ساڵی 2002 تاکو ئێستا تەلەڤیزۆنی پەروەردەی چەند جار دەستی بەڕێوەبەرانی گۆڕیوە بەڵێ ڕاستێکی سەرەتا کە تەلەڤیزۆن دامەزراوە ژمارێکی زۆر مامۆسای شارەزا و کەسانی شارەزا لێرە بەڕێوەبەر بوون هەم سەرپەرشتیان بوون مامۆسا خەسرە و بابان سەرپەرشتیار بووە مامۆسا کاوای ئەحمەد میرزا یەکەم بەڕێوەبەری تەلەڤیزۆنی پەروەردەی بۆ بەڕاستی کەم لێرە زۆر ڕێز و سپاس سڵاوم هەیە بۆ جناوی مامۆسا کاوە کە ئەتوانم بڵم پیاویشی بە ئەزمون لە زۆر بواری هونەریە دواتر چەند بەڕێوەبەرێکی تری گۆڕیوە کاک ئاسۆی جەمالی موختار ماوەکی زۆر لێرە بەڕێوەبەر بووە کە ئێستا بەڕێوەبەری هونەریە کاک ئاکۆ عومەر ماوەیەک لێرە بەڕێوەبەر بووە کاک عەزیز ئالانی لێرە بەڕێوەبەر بووە لە دوای کاک عەزیزیشەوە من لێرە دەست بەکار بووم پانۆرامای ئەم هەفتەیەمان پێشکەشکردن ئاسوودە بن.